دەکەین بێ ڕاپۆرتی کارگەری بخێنێتەوە بافەر. لە شاری سلەیمانی هەڵبژاردننی یانە وەرزشیەکان درێژەی هەیە و هەردوو ئەفرۆدێت و نەورۆزیش هەما ستافی پێش و هەڵدەبژێرنەوە. یانەی ئەفرۆدێت کە لە ساڵی 2008ەوە دامەزراوە جارێکی تر هەڵبژاردننی بۆ ستافێکی نوێ ئەنجامدا و جگەل لە زیادبوونی ئەندامێکی نوێ بۆ یانەکە هیچ گۆڕانکارێکی تری بەخۆیەوە نەبینی و کەژەڵ کاکە حەمە بۆ سێم خول لەسەر یەک هەر بە سەرۆک مایەوە. لە هەڵبژاردنەکەتە 7 ئەندام بۆ دەستەی نوێ هەڵبژێران کە بریتی بوون لە کەژاڵ کاکە حەمە و سازان عومەر و فایزە فەرەج و نەجوا ئەحمەد و ئاڤان عێزەت و ئاڵا عوسمان و سازگار عەبدوڵڵا هەر یەک لە سەبری عەبدوڕەحمان و هاشە حەسەنیش وەک ئەندامی یەدەک هەڵبژێران. ئێمە دژنەیەکین لە پارێزگای سلێمانیەوە سەرپەرشتی ئەم هەڵبژاردنەکەین. ئەم هەڵبژاردنە بەپێی یاسای ژمارەژدەی ساڵی 86 کە یاسای دامەزراندنی با بڵێنێت مۆڵەتدانە بە یانە وەرزشیەکان بەپێی ئەو یاسایە ئێمە ئەوەندەی وەکو لیژنە لە سەرمانە سەرپەرشتی چۆنێتی هەڵبژاردنەکانەکەین. ئەشکالمان لە ڕووی ئامادەبوونی ئەندامەوە توش نەبووە. ئامادەبوونی ئەندامەوەندەی نیسابی یاسایی تەواو بکە ئێمە هەڵبژاردن ئەنجامەدەین. لەلایەکی ترەوە یانەی نەورۆزیش دوای خوێندنەوەی وتاری دارایی و دەستەی کارگەڕی یانەکە هەڵبژاردن بۆ ستافێکی نوێ یانەکە دەستی پێکرد. هەما ستافی پێشوو بەبێ هیچ گۆڕانکاریەک وەک خۆیان مانەوە تەنها ئەندامێکی ئافرەتی یانەکە خۆی هەڵنەبژاردەوە. دوای تەواوبوونی دەنگدانەکە جارێکی تر لاهور شێخ جەنگی بە سەرۆکی یانەکە هەڵبژێرایەوە و جێگر و مەریوان و هێرش و شێرکە و هادی و دلێریش بە ئەندامانی دەستەی کارگێڕی و حەسەن نووری و تاریقیش وەک ئەندامانی یەدەک متمانیان پێدرا. توانم بڵم قەیرانی داراییەکە لەو کاریگەریانەی کە هەمان ئەو کەسانە خۆیان هەڵەبژێرن و خەڵکانێکی تازە کە گروتینێکی تیابێت نایەت خۆی باتە بەر ئەو بارقورسی و گرانی کە لەسەر یانەوەرزشیەکانی لە ئێستادا لە ڕووی داراییەوە لە ڕووی نەبوونی پاڵپشتی دارایی بۆ یانەوەرزشیەکان و بڕینی منحەی یانەوەرزشیەکان لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمەوە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. یەکێکیش لە هۆکارەکانی ئەوەی کە خولو چالاشیەکانیش یان پلانێک نییە ئەم یانەیە بۆ ساڵی داهاتوو یان 2 ساڵی داهاتوو چیەکە. ئەمە هۆکارێکە خەڵکانێک یانەیە کە خزمەت بکەن لەوە چێت لەبەر ئەو هۆکارانە بێن توان بێنە دەستی کارگەڕی یانەکانەوە. هەڵبژاردننی یانەکانی پارێزگای سلێمانی لەلایەن ستافێک لە وەزارەتی ڕۆشنبیری لاوان و بەڕێوەبەرایەتی وەرزشی کوردستان و سلێمانی و لیژنەی هەڵبژاردننی یانە وەرزشیەکان بەڕێوە دەچێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.